ئێمە سکاڵای یاسایمان لێرە لە داواکاری گشتی سەرۆکایی داواکاری گشتی دژ بەو برادەرە جوڵاندووە کە بێڕێزی و سوکایەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام کردووە کە لە تۆمارێکی دەنجیدا کە وێنە و دەنگە باس لە ئیسلام دەکات کە ئیسلام دینی بتپەرستیە، ئیسلام دینێکی تیرۆریستیە و ئیسلام هاتووە بۆ کوشتنی خەڵک و کبکردنی ئازادیەکان و ئەو تۆمەتانە و ئەو قسە ناڕەوانەی بەرامبەر بە ئیسلام کردووە و لە هەمان کاتیشدا بێڕێزێکی زۆری بەرامبەر بە سەرکردەی گەورەی ئیسلام کە سەلاحەدین ئەیوبێ کردووە کە پیاوێکی گەورە بۆ بەڕاستی کوردێکی جوامێر بووە بە شەهامەت بووە لە کاتی خۆیدا و سەری کوردی بەڕاستی بە ئیسلام بەرز کردوێتەوە و سەری ئیسلامیشی بە کورد بەرز کردووە لە کاتی خۆیدا. بۆیە ئێمە بە مافی خۆمانمان زانیوە کە سکاڵای یاسایی دژ بجوڵێنین و ئەمڕۆ سکاڵایەکەمان بە شێوەیەکی فەرمی ڕادستی سەرۆکاری داواکاری گشتی کرد بە هەم تۆمارە دەنجەکەی و هەم خستمانە سەر کاغەزیش کە قسەکانی چی بووە هەم بەرامبەر بە ئیسلام و هەم بەرامبەر بە سەرکردەی ئیسلام کە سەلاحەدینی ئەیوبی بووە. و نووسراوی تریشمان بواتوە لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان بڕیارمان داوە بە تۆمارکردنی سکاڵا لەسەر ئەو کەسەی کە ناوی لوقمان کەریمە کە هەڵساوە بە ئیهانەکردنی مقەدەساتی ئیسلامی و ئەمە طبعاً ئەکەوێتە ژێر ڕکێفی سزای یاسایی و ئێمە ئیجراعاتی یاسایی خۆمان وەکو سەرۆکایەتی داواکاری گشتی وەردەگرین لە دژی ئەو کەسەی کە ئەم کاری کردووە کە ناوی لە خۆی ناوە پیر لوقمان و بە دوواداچوونیش بۆ کەیسەکە دەکەین ئینشاءڵڵا.